بەپێی ئامارەکانی کۆمەڵی کرێنشینانی سلێمانی تا دێ ڕێژەی کرێنشینان لە هەڵکشان دەکات و حکومەت هیچ پلانێکی نییە بۆ تەواوکردنی یەکەکانی نیشتەجێبوون. 13 ساڵ بەر لە ئێستا 9,000 یەکەی نیشتەجێبوون لە سنووری سلێمانی دروستکران کە دەکەونە سیتەک و زەرگوێز، بەڵام هیچ کامێکیان بە پاساوی نەبوونی پارە تەواو نەکراون و ئێستا نزیک بوونەتەوە لە داڕوخان. سەرۆکی کۆمەڵی کرێنشینان دەڵێت عیبەیەکی گەورەیە بۆەوە بەرهێنەرەکان و حکومەت بەتایبەت کاتێک باسی ئەو یەکانە دەکرێت. ئەیانتوانی ئەوە بەرهێنانی کە لە شاری سلێمانی کە زۆربەی زۆریان تۆقیون، زۆربەی زۆریان پارێکی زۆریان پیا کردو لە وڵاتە، بەڵام بەداخۆ ئەیانتوانی بە هەرەمیان دەستە جەمعا بە هەرەمیان لەبەر حرمەتی شارەکە لەبەر حرمەتی کرێنشینان دەیانتوانی سندوقێکدانن هەروە بەرهێنێک ئەگە بڕێک پارەشی تێبکردا بیانتوانێ ئەم پرۆژەیە دروستکەن. ئەمڕۆ نرخی کرێخان و زیادی کردووە لەبەر ئەوەی حکومەت یاریین کوردستان بڕیاریشیەوە ئەڵێ هەر خاوەن خانوویە کاتێک کە خانوو ئەیا بکرێ ئەبێ ئیسۆپاشی خانووەکە بکە، واتە خاوەن خانوو ئەبێ بچێ پارەی ئاو زەریبە و دەخل و واچی هەرچی بیات اینجا بۆی هەیە، کەواتە خاوەن خانووەکەش لێرەیە ناتوانێت بچێت ئەو پارەیە دابینکە کە نەیتوانی پارەکە دابینکە خانووەکە بە چۆڵی ئەمێنێتەوە نرخی کرێخانوو زیاد دەبێ و یاخود ئەگەر هاوڵاتیەکی چوو ئەوانی تەسلیم کرد دووقات کرێخانوەکە زیاد دەکە. ئەمە بابەتی کە بۆچی کرێخانوو زیادی کردووە. ساڵێک بەر لە ئێستا حکومەتی هەرێم بڕیاریدا 20,000 یەکەی نیشتەجێبوونی دیکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دروست بکرێت. 120,000 کەس فۆرمی کرێنشینی ئۆنلاینیان پڕ کردەوە لە کاتێکدا 13 ساڵە ئەو یەکانەی دیکەی سلێمانی تەواو نەکراون. ڕێژەیەک لێکی بەڕاستی لە کوردستانە زۆرە، بەڵگەشمان ئەوەیە کە لە مانگی حەوتا ئەو فۆرمە ئۆنلاینە پڕکرایەوە 120,000 کەس پڕی کردەوە و بەشێکی زۆری خەڵک نەیزانیوە یاوەکو خەتێکی ئینتەرنێتی نەبووە واگەرەوە دەشکرایە بۆ هەفتەیەکی تر ڕەنگە 100,000 کەس پڕی کردایەتەوە. لەبەرەوە پرۆژە زۆر کراوە، من لەگەڵەوە ئەم پرۆژە زۆر کراوە، بەڵام بەداخۆ پرۆژانە دەبینی شەوانە لە هەموو کەناڵەکانی ئەعلانی بکەن بە کوردی و عەرەبیەوە کە مشتری نییە، بۆ لەبەرەوەی سعرێکی زۆر بەرزی هەیە و خەڵکی فەقیر و ژارە و کەم دەرامەت ناتوانێت ئەوانە بکڕێ. دەڵێن لە مانگی پێنجیشە لە ساڵی داهاتووە چەند پرۆژەیەکی تر ئەچێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەڕاستی ئەوانیش هەر بۆ خەڵکانن کە توانایان هەیە و وەکا بەرهەموتی چەند یەکەیەکردن بە خۆیان دانێن بۆ قازانجی داهاتوو. کرێنشینان دەڵێن ساڵانێکی زۆرە چاوەڕوانی وەرگرتنی یەکەی نیشتەجێبوونن بە نرخێکی کەمتر، بەڵام لە حکومەت ئومێد بڕاو بوون. بەڕاستی من لە 1984ەوە کرێچیم تا ئەم کاتە باوکیشم هەر کرێچی بووە، باوکم 37 ساڵ لە دایرە زەراعە بوو، ناویشی هاتەوە نانایە والحاصل تا ئەم دقەیە منیش هەر کرێچیم و کرێ ئەدەمەمانە. ئیتر بەڕاستی چاوەڕێی ئەو یەکەی نیشتەجێبوونانین لەسەر قسەی جەنابشی کە فەرمووی چاوەڕێن بە دڵنیایەوە زۆر چاوەڕێن و زۆر حەزمان لێتی بچینە خانی خۆمانەوە و خانی خۆمان نەبێ، خانوش نەبێ ئەرزشمان بنێ هەر زۆر بە خۆمان ئەیکەین، بەڵام بەڕاستی هیچ ئەمەلێک نابینم، هەر قسەیە. 1,32,000 ئاواری عەرەب لە شارەکانی هەرێمی کوردستانن کە لە کاتی شەڕی داعشەوە هاتوون و نەگەڕاونەتەوە، بەشێکشیان هاتوون لە کوردستان خان و شقە و ڤێلای گرانبەها دەکڕن کە لە ئێستادا 121 دانیشتوانی هەرێم پێک دەێنن. لەگەڵەوەشدا ئەو ژمارە زۆرە لە ئاواری عەرەب نرخی کرێی خانوویان بەرز کردوتەوە. باز لەوەش دەکرێت ئەگەر حکومەت پلانی نەبێت بۆ کرێنشینان دۆخەکە لەوەی هەیە خراپتر دەبێت. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.